بەشێک لە ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێم بۆ ڕاپرسی باز لە هەڵوەشاندنەوەی لیژنەکەیان دەکەن و ئاماژە بەوە دەکەن لە ئێستادا و بۆ جۆرە کارکردن کە کارەکان زۆر باخاوی دەڕوات باشتر وایە لیژنەکە هەڵبوەشێتەوە نەک ئەو هەموو کاتە بەفیڕۆ بدرێت و گفتوگۆی بێئەنجام بکەن. من بۆ خۆم مەسەلەی هەڵوەشانەوەم نەبیستووە و ڕەنگە هەنێک کەس لەوەی کە هەنێک هاوڕێمان لە لیژنەکە گەیشتبێتە ئەو قەناعەتەی کە ئەگەر بەم شێوەیە دەستور بڕوات چەند ساڵێکی پێچێ بۆیە پێی وایە هەڵوەشانەوەی باشترە لەوەی کە خۆمان سەرقاڵکەین بەو گفتوگۆ زۆرە کە وا ئەکات دەستور لە کاتی خۆیان تەواو نەبێت. لە ئێستادا پرسی ویلایەتی سەرۆکی هەرێم گفتوگۆی گەرمی پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکانە بەڵام ئەندامێکی لیژنەکەت دەڵێت ئەوان خۆیان یەکلایی کردوێتەوە کە پرسی سەرۆکایەتی هەرێم لای پەرلەمان و لایەنە سیاسیەکانە نەک لای لیژنەی دەستوری. بەڵێ ئەو بابەتە لە بەنسبەت ئێمەوە مەسەلەی ڕبطکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێم و ئەو بابەتی ئێستا هەیە بە لیژنەکەیەمەوە ئەمە لە ناو لیژنەکەی خۆشمانەی لە یەک دوو دانیشتنا مناقەشەی زۆرمان لەسەر کردووە مناقەشەی قانونی و سیاسیشمان لەسەر کردووە و 2000 گەشتینە ئەو دەرئەنجامی کە ئێمە بەسەپی ئەو ڕێچکەی کارکردنی پێشووتر لەسەری بەردەوامین لەسەری ڕووین ئێمە ئەومان جێشتووە بۆ پەرلەمان خۆی. لیژنەی نووسینەوەی دەستور هەرچەندە بڕیار بوو لە دوای پشووی جەژن کارەکانیان خێراتر بکەن بەڵام ئەندامێکی لیژنەکە ئاماژە بەوە دەکات کارەکان خاوتر بووە و ڕۆژانی پێشوو مادەی زۆرتریان دەنووسی بەڵام ئێستا ماوەیەکی زۆر دادەنیشن بەڵام مادەیەکی کەم دەنووسنەوە. من باوەڕم وایە هەندێک گفتوگۆی لە هین هەیە وەکو دەڵێ بە شێوەیەکی نائەکادیمی ئەو گفتوگۆ نابێت کۆتایی پێ بێ. پێم وایە بێ ئێمە ئەندامانی لیژنەی دەستوری بە ئەو پەڕی بەرپرسیارەتیەوە بە ئەو پەڕی ئەکادیمی بوونەوە چونکە ئێمە دەقی دەستوریە نووسینەوە دەقی دەستوری زۆر کورت و پڕمانە و دەلالاتی خۆی هەیەەوە جیاوازە لە هەر دەقێکی دیکە. لیژنەی نووسینەوەی دەستور تەنها 23 ڕۆژیان لە بەردەستدا ماوە بۆ نووسینەوەی دەستور بۆ پێش بێت ناتوان لەو وادەی بۆیان دیاری کراوە کۆتایی بە کارەکانیان بهێن و با پێی پەیڕەوی ناوخۆی لیژنەکەیش تەنها یەک جار بۆیان هەیە داوای نوێکردنەوەی کات بکەن لە پەرلەمانی کوردستان. هێرشقادرێن ئارتی هەولێر.